ئێمە پێمان وایە هێزی دەوڵەتانی دەر و جیران هیچیان هەیە لەبەر ئەوەی کە دەبێتە سەبەبی ئاژاو و گێرەشێوێنی و نائارامی لە کوردستان و لە عێراقدا. ئەمە بەرامبەر تووشی ئەمە هیچ دژمنایەتیەک یان نەحەزەتێکمان پێچەوانەوە ئێمە زۆرمان هەوڵداوە کە لەگەڵ تورکیا بینمان باش بێت. من ئەو هەلە دەخۆزمەوە بۆ ئەوەی بۆتان باس بکەم کە یەکەم کەسی کە هەوڵیدا نێوانی تورکیا و کوردستان دروست کاتەوە بەندەی مخلستان بوو لە دوای ڕاپەڕی و پاشان برانی پارتیش موافقەتیان کرد ئەو بۆ من و کاک حوسێن دزەی بەدزی چوونە تورکیا لەوێ کاربەدەستانمەندی دوای لە کاتی بەستنی کۆنگرێسی سۆسیالیستای ئینتەرناسیۆنال هەسەندا زۆر لە حیزبەکانی کوردستانی دەتوانن بڵێن موافق نەبوون، بەڵام من هەرچوو و سوور بوو لەسەر سوور بوو لەوێ توانیمان خوا لێ خۆش بوو ڕەحمەتڵی گوزار ببینین و لەگەڵیا ئەو دەرگەی ئەو دۆستایەتە بکەینەوە کە ئەمڕۆ هەیە لە بینی خەڵکی کوردستان و تورکیا. و ئێمە هەر لەسەر ئەوە سوورین، یعنی هەمیشە هەوڵمان داوە هەوڵ دەدەین کە لەگەڵ تورکیا دۆستایەتیمان لەبێت، چونکە ئەوە هەم دەستکەوتی تورکیای تێدایە و هەم دەستکەوتی ئەمەی تێدایە. بەڵام ئەو دۆستایەتیە وەکو برا تورکەکان خۆشیان دەڵێن دەبێت لەسەر ئەساسی ڕێزگرتن بێت لەسەر بەخۆیی و سەروەری عێراق. ئەوان دەڵێن ئێمە ڕێز لە یەکێتی خاکی عێراق سەروەری و لە سەربەخۆی خەڵکی عێراق دەگرین. سەر چاومان ئەو قسەی زۆر جوانە، ئێمە سوپاسیان دەکەین، بەڵام لە تەطبیقا